خۆشەویستان و کاتۆ باش ئەوڕۆ لە نەخۆشخانەیەکی شاری تورکوی وڵاتی فینلاندم بەهۆی کێشەی بەردی گورچیلەی بەردی کولیەی تووشێرە بووم دیارە نەمدەزانی کە کێشەکەوەیە هەر زگیێشەیەک بوو بەڵام تحمل نەدەکرا توش بووم و سێ ڕۆژە لێرەم بڕیار وایە ئەگەر ئەوڕۆ بزانن بارودۆخەکە گونجاوە عملم کەندەنا بهێڵنەوە ڕۆژێکی دی بەرحاڵ داوای لێبوردن دەکەم دەنگیە و پەرستارەش دێ پێم خۆش بکارەکەم بکەمنەوە دوای گونجاو نەبێ بارودۆخی نەخۆشەکە شتێکی کە ئەوڕۆ بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو و ڕەنگە بۆ یەکیەوەی وەکو پەنابەر بە تایبەتی لە فینلاند و لە وڵاتانی ئیسکاندیناوی جێگای سەرنج بێ لێرە لە فینلاند بۆمە زۆر زەحمەتە کە پەیوەندی لەگەڵ خەڵکی ئەو وڵاتەی دروست بکەین هەرچەندی قسەیان لەگەڵ دەکەین هەرچەندی لەگەڵیان گەرم دەبین لەگەڵیان لیان دەچینە پێشێ ئەوان وانین و ئەوە کێشەیەک کە بۆ ئێمە هەم لە بای ڕۆحیەوە بۆمە خۆش نییە کە دۆست و ڕەفیقن کەم دەبێت لە نێو میلەتێدا هەمیش لە باری زمانەوە ئەمە زۆر لە پاشینێمەی خارجی بەڕاستی ئەگەر وەکو خەڵکی لایمە تێکەڵاوبان و پەیوەندیان هەبە ڕەنگە زمانی زۆر زوو فێر ببین ئەم جیرانم هەبووە 4-5 ساڵان بەس سڵاوی لێکردم جیرانیشمە بووە 4 ساڵان یا 5 ساڵان سڵاوم لێ کردووە هەجوابی هەر نەداومەتەوە بەڵام با بزانین بۆچی ئەمن یەکێک لە هۆکارەکانیم ئەوڕۆ بۆ هاتوۆتە دەستی دیار پێشترە هۆکارم جۆ لێ بوو وەلی ئەوڕۆ هاتە دەستم هۆکارەکەژەوەیە کە هۆکارەکەی ناڵم ئەو ئێستا پێتان دەڵم چ بوو مۆزوعەکە نەفرێک لە بەرامبەری من دانیشتووە لەو بەری کە پێم خۆش نێوێنەکەی نیشان بدەم بەڵام ئەو کەسە 3 ڕۆژە هەر دەمەوێت قسەی لەگەڵ بکەم 3 ڕۆژەکە لێرەم لە ڕۆژی جمعایەوە لێرەمە ڕۆ یەکشەممەیە سەرکەوتو نابم قسەی لەگەڵ بکەم قسەکردنەکەش بۆچی سەرکەوتو نابم هەر دەگەڵی دەدوێم مانێک دەبێ هەر یەک وشە جواب دەداتەوە بەڵام ئەوڕۆ بە هەڵکەوت سەرکەوتوم قسەی لەگەڵ بکەم چاوم لە تەلەڤیزیۆن دەکرد و دەنگەکەم بەرز کردبەوە یۆ وانێک بوو چاون بە کارتۆنی منداڵان دەکرد پێم کوتم بۆ لەبەرەوەی دەنگم زۆر کردووە کە جوان گوێم لێبێ کە ئەمن لە بەرنامەی منداڵان فێری زمانی فینلاندی بوومە و ئێستاش هەر کەلکی لێوە دەگرم هەر ئەویش ئەوەن دەکوتی یۆ ئەوەندەیەکی کوتو ینی بەڵێ ئەوەیەکی کرد و ڕۆیشتە دەرێ و پاش ساعتێک کە هاتەوە بخۆی دەستی بە قسان کرد زانیم قسەکردنەکەم کاری لەسەر کردو بخۆی دەستی بە قسان کرد کوتیە من بە منداڵی کارتۆنێکم چاوەکردی بێل و سەباستیانی بوو ئەو کارتۆنە زۆر خۆش بوو بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو سەگێکی زۆر جوانی هەبوو زیرەک بووانە کوتم ئیتفاقەنەمیش بە منداڵی ئەو کارتۆنم چاو لە دەکردێکی لە کارتۆنە خۆشەکانی ژیانم بوو تەلەڤیزیۆنەوان نەبوو و بیرمە دەچوینە ماڵە جیرانێکمان بە نێوی کاک عوسمان خانی زادە ئەو کاتی ئێستا ئاشپەز بوو ساڵانی دوایی نازانم ئستا چ دەکا بەڵام چوینە ماڵیوان و دەگەڵ منداڵەکانیوان چاومان لە کارتۆین دەکردیان دەچوینە ماڵی سحاب ماڵەکەمان کاک عەبدوڵڵا معروفی دەچوین لە ماڵەوان چاومان لەو کارتۆین دەکرد کارتۆنێکی بەڕاستی خۆش و سەرنجڕاکێش و هەیەجانی و پڕ لە ئیسترێس و ئەو ژشتان نەبوو زۆر خۆش بوو ئەوانم کە بۆ باسکردی دۆستایەتەکەمان بۆوە دۆستایەتەکەمان لەگەڵ و کابرایی بۆوە تاوای لە هات کوتم تەمەنت چەند دەبێت هەرکە کوتم تەمەنت چەند دەبێت دەستی کرد بە جێرانەوەی بەدبەختیەکانی ژیانی خۆی کوتیە من 64 ساڵم بەڵام لە 50 چەند ساڵیەوە بوومەتە بازە شەستا لێرە لە 64 و 63 دەبنە بازە شەستا خانە نشین دەبن کوتی بەڵام ئەمن زوو بوومەتێ لەبەرەوەی کە بارودۆخی جسمیم و ئەوانە باش نەبوو تەندروستیم باش نەبوو بۆ کاری نەدەبووم تازە خانە نشینیان کردم ئەمژی هەر لێشم نەپرسی بۆ خانە نشین بووی بۆ خۆی کوتی ئەمن کوڕی دەربەدەریم منداڵی دەربەدەریم لە
کوتی ساڵی ئەو کارتۆنە کە ئەمن دەیەی هەشتای زاینی ینی ساڵی 65 و 6 و ئەوانە ئەو کارتۆنم چاورێ دەکرد ئەوە ڕێک 20 ساڵ پێش من ئەو کارتۆنەی دیوە و جووری لێژێڕاوە یان نا 10 ساڵ پێش من ببوورن 10 ساڵ پێش منەوەی دی بوو دەیکودە من ساڵی 59 زاینی میلادی 1959 ماڵمان لە سوێدەڕا بار کرد هاتیینە فەنلاندێ کوتم بووە تو سوێدی کوتی نار فەنلاندیم بەڵام لە ناوچەیەکی فەنلاندە دەژین کە سنووری رووسیا و فینلاندەیە ئەو ناوچەیە هەمیشە وەکو لە هەرێمی کوردستان کەرکک و هێندێک ناوچە هەنا هەمیشە کێشیان لەسرە ئەوەش ناوچەیەکی ئەوە بنی کاریاڵە کە هەمیشە خەڵکەی دەربەدەر بوو بەدبەخت بۆ کێشەی لەسەر بۆ هەمیشە ڕووسەکان هێرشیان کردوانە ئەوە خەڵکی وێ بۆ دەڵە دوسێ جار دەربەدەر بووین بابم دەشەڕیدا 5 ساڵ شەڕکرد بوو شەڕیدا بۆوانە دەڵێ زۆرن دەربەدەری دیت زۆرمان دەربەدەری دیت ئاخی دەڵێ نەبووینە ئینسانێکی نۆرماڵ لەو دەربەدەری تابیرم لەوەی دەکردوارەمەی کورد نەبووینە دەربەدەربین بۆیەوە بۆمە زۆر باشە کە بزانین ئەمەش بزانین خەڵکی دەربەدەری زۆر لە دنیا هەیە و هەر نەبێتە ناومێدی بووە ئەمە و هەر بڵین بەدبەختینەوەوانە بەڕاستی خەڵکی دەربەدەری دیژ لێرە هەیە ئەو کابرایە کە لە دەربەدەری داگەورە بووە نەبووتە مرۆڤێکی دروست ڕێک و پێک هەر بۆیە دەڵێ مردنی بابم ئەوەندەی کاریگەری ڕۆحی لەسەردانام کە تووشی خەمەوە شێشی قورس بوو ئیتی دوای هەر ژنی نەهێنا و نەبووتە پیاوێکی نۆرمال کە ژنێ بێنێ و ڕەماوەند بکەوانە دی هەر بەتەنێ بووە دەڵەگە بابم مرد خەمێکی ئەوەندە قورس بوو کە تووشی خەمەوە کێشی زۆر قورس بووم چەندین ساڵ لە نەخۆشخانەی بوو لە بەرخەمی مردنی بابم دوای دێتە دەرێ و دەڵێ هەر کارم بۆ نەدەکرا و نەم دەتوانین بچمە کاری و باری جەستەی و ڕۆحی و دەرونیم خراپ بوو دەڵە وای لێ هادیدی هەر کارم بۆ نەکرا هەر نەخۆش بووم دوای دی دایکیشم مرد ئیدی بە مردنی دایکم دەڵێ ئیدی لە هەموو شتێک کەوتم گوتم دایکت کەنجە مرد دایکی ئەو کابرایی تقریبا ساڵی 2000 مردووە یان 2020 ساڵ پێش کە ئەوە پیاوێکی گەورە بووە و بەتەمەن بوو لە 45 ساڵیدا دایکی مردووە بەڵام بەو حاڵەش دەیکوت بە مەرگی دایکیشم ئەوەندەی دی تێکچوو چونکیدی بە تەنیا ژیانم بۆ نەدەکرا بە تەنێ لەو دەمەوە بە تەنێم ژیانێکی زۆر سەختم هەیە و ئەوانە هەستم پێ کرد کە بەگشتی منداڵی شەڕ منداڵێک کە لە دەورانی شەڕیدا لەدایک بوو بێ و دەربەدەری و ئاوارەیەتی بووێ بە زەحمەت دەبێتە منداڵ تازە لە لای مە باشتریش بوو کۆمەلگا زۆر یارمەتی دەکردوانە دەبوویەوەی لێرە حکوومەت یارمەتی دەکا بەڵام کۆمەلگاکە ساردە حکوومەت بە قانون یارمەتی دەکا ماگانە حقوقێکی دەدات تێ گە نەخۆش بێ چارەسەری دەکا بەڵام لە باری ڕوحی و ڕەوانیەوە ئەو کەسە بێ کەسە بەڵام لە لای مە بە پێچەوانە حکوومەتی یارمەتیت ناکە نەخۆش بی چاکرد ناکاتەوە لە باری ڕوحیەوە تو لە کۆمەلگای دەروجیران زۆر هەنا هەر نسحەتی دەروجیرانی قسەی دەروجیرانی شۆخی و ئامۆژگاری و چیرۆکی دەروجیرانە وا لە تو دەکاتش بۆ خۆت هەوڵ دەدەی دەبێ پیاوێک ژیانێک پێک دێنی خانەوادەت دەبێ کار دەکەی ئەو کابرا تێدا چوو هەرچی بێ ژیانێکی زۆر ناخۆش زۆر قرس زۆر سەرنجڕاکێشیە بوو کە ڕەنگام بۆ خۆم زۆریش مەغرور بووم بە ژیانی خۆم دەمکوتە من بە نیسبەتەوەی کامش بەدبەختیم دیوە ئێستا من زۆر باشترم باسی ژیانی خۆم بۆ کرد کوتمە من دەستم ئەوای لێ هاتۆ دەست و شتم سوتاوە لە سەرەتای شەڕی ئێران و عێراقی و سەرەتای ئینقلابی ئیسلامی ئێرانی کە شەڕی ناوخۆیش لە نێو منتقەی مابووانە کوتمە من لەو کاتیدا شتێکیان لە هاوشی مەدا نارنجەکەندازێک و ئەمیش هەڵدێم و دەتەندورێ دەکەوم و دەسووتێم ئەوانم بۆ جێرا و ئەمیش کوتم ژیانی مەژ ناخۆش بەوە تا دەربەدەرین و ناوێت بچینەوە وڵاتی خۆن و خەرێکی سیاسەتین و لە بەرز مەوزوعاتی سیاسیش ناوێرین بگەڕینەوە وڵاتی خۆمان دەربەدەرینوانە تۆزێکم دڵداوەوانەوەیش دڵی خۆش بۆ باسی کردوانە و وەلی لە کۆتاییدا هەستم بۆی کرد هێستا ئەمنێک سەرکەوتوترم
ئەمن توانیم ئۆتەوە خۆ بگرم بەڵام میدی ئەو تازەخانە نشین بۆ بە هیچ جوولێک نەیتوانێتە ژیانێکی ئاسایی دەست پێ بکە من ژن و منداڵم هەیە ئێستا کارێ دەکەم ولی ئەو نەژن و منداڵی توانێت پێک بێنێ نەکارێ دەکا دەیکوت خوشکێکم هەیە شانازی ئەوەی پێدەکردی خوشکەکەم هەفتەی جارێک دێ سرم لێ دەدا مێردەکەی وەچیلی دادگایە و وەزیان باشە و پوڵی سیگارەکەشم دەداتێ پارەی سیگاری دیکوت ئەو پارەی دەوڵەت دەمداتێ هەر بەشی خواردنەکەم دەکا بەشی هیچی ناکا بەس دەتوانم نانی پێ بکڕم و بخۆم بەڵام بۆ سیگار وشتی پارەم نییە و خوشکەکەی دەیداتێ جا بۆ ئاگاداری و کەسانی کە لە کوردستان یا وڵاتانی دی دەژین وەدەزان لە وڵاتانە پارەی چاک دەدەن و کابرای خانە نشینە پارەی وەردەگرێت بەڵام پارکێر بەشی خواردنەکەی خۆی دەکات دەیکوت بەشی سیگارەکەم ناکە جا بۆیە ژیان ئەو زورەیە مەبەستی من زۆرتر ئەوە بوو بڵام ئەو فنلاندیانە ئەمن ئەوان بیست بووە دیارەوە ڕاستیش گەڕاوە چەند جارە بە پێی تەزش بەو فنلاندیانە بۆچی لەگەڵ ئەمە پەیوەندی دروست ناکەن هۆکاری سەرەکیترین هۆکاریان دەگەڕێتەوەی کە زۆر میلەتێکی شەرمێوەنن یەکجار زۆر شەرمێوەنن بەشی هەرە زۆریان بە تەنیا ژیاون بەشی هەر زۆریان تاکە منداڵی ماڵێ بوونە کە یەک منداڵ بوونە ڕەفیقیان کەم بووە لە ماڵی قسان کەم کردووە دایک و باب لە وڵاتی بەردەوام دەستەکارێ بە تەنیا ژیاون یان ئەوەی کە بەشی هەرە زۆریشیان لێرە جیابوونەوە زۆرە یا لەگەڵ دایکیان ژیان یا لەگەڵ بابیان حتمما دایک و بابیان جیابووتەوە بە دەگمەن هەنە دایک و بابیان پێکەوە مابێ یا کەوتونتە دە زەردایکی یا زڕبابی وایە سێ چوار زڕبابی هەبووە وایە سێ چوار زەردایکی هەبووە یعنی ئەوانە وای لێ کردوون بەشی کۆمەڵایەتیان زەعیف بووە زۆرتر بە تەنیانە و دەباڵ خۆیاندان زۆرتر دادەنیشن و چاو دەڕوان و فکر دەکەنەوە ئەوە بەشی شەرمێون بوونیان بەشێکی دیشی دەگەڕێتەوەی کە دەبێ ئەمە وشەیەک یان ڕستەیەک یان مەوزوعێک پەیداکەین کە بۆوانە سەرنجڕاکێش بێ دەنا زەحمەتە قسان لەگەڵ بکەین جا بۆیە جاری وایە سەرکەوتو نابین جاری واشە سەرکەوتو دەبین ئەمن دەدوین لە سێ ڕۆژە قسەی لەگەڵ دەکەم هەر دواندم هەر چەندی پێم کرا دواندم هەر سەرکەوتو نەبووم هەر هەوڵیشمدا کوتم دەبێ هەوڵ بدەم هەتاو لە هەزەی دەڕۆمەوە هەر دەبێ هەوڵ بدەم وە قسە بێنم ئاخیری بەو مۆزوعی بەرنامە منداڵانە قسەمێنە هێندێک شت زۆر تەسیر هەیە لە پەیوەندیکردنیمەدا یەکەمەوەی کە زمانی تۆزێک بزانین زمان زانین زۆر شەرتە بۆیەش دەستم کردو بە ڤیددیۆی دانانی زمان هەوڵ دەدەم یارمەتی هەموو کورد و هاو زمانان و نیشتمانانی خۆم بکەم کە زمانی کوردی فنلاندی ئەوەندە فێر بن کە بتوانن ئەو دەستپێکەی پەیوەندەکەی سازکەن لەگەڵیان دوای هەر لەوان شتی فێر دەبن ئەم یەک دوو شەی لەو هەر لەو کابرای فێر بووم و دوای وەش دەبێت لەگەڵیان تێکەڵاو بین ئێستا لە نەخۆشخانە لە هەرجەیەکی بێ زۆر تێکەڵاویان بین کە بە هەر جوورێک بێ یان جاری وایە من داوای یارمەتیم لێکردوون بەوەوە بووینەتە دۆست بە شوخی ینی یارمەتیشم پێویست نەبوو کتومە لێ دەتوانانی ئەو شتەی کۆمەکم بکەی کە هاتووە سپاسم کردووانە ئیدی پەیوەندێکەکەن بۆتەوە یعنی مەبەستمە زۆر خەتای نەخینە سەروان بڵێ میلەتێکی خراپن بەڵکوانش میلەتێکی بەدبەختیان دیەوە ئەوانی شەرمێونن ئەوانیش بۆ هەیە هەرو کابرای من دیتم تەواوی تەمەنی خەمۆک بووە کەسێک کە 40-50 ساڵی تەمەنی خەمۆکی ئەفسوردەکی شەدیدی هەبوو بێ بێگومان ئەو کەسە بە هاسانی ئەگەر کوردیش بە بە هاسانی قسە لەگەڵ نەدەکردین خەمۆکی نەخۆشیێکی زۆر قورسم پێم وایە قورسترین نەخۆشی دنیایم پێم وایە چونکی نەخۆشەکانی دیمون چارەسەریان یا دەتکوژن یان چاک دەبێەوە بە هەبوو دەرمان بەڵام خەمۆکی نەخۆشیەکە چاکیش دەبێەوە هێڵشت بۆ دێنێتەوە ئیواشە لە کاری دەخە هەر بۆیە پێی خانە نشین بووە یعنی بەپێی سیستم و قانونی وڵاتی دیارە خەمۆکیەکەی ئەوەندە شەدید بوو ئەوەندە قورس بۆ کە پێی خانە نشین بوو جا بۆیە نابێ ئەمە تەسلیم بین بۆی هەیە کەسان نەخۆش بن مشکلاتیان هەبێت کێشیان هەبێ هەوڵ بدەین قسان لەگەڵ بکەین چیرۆکی ئەو کابرایی ئەمنی زۆر هااندا دەگەڵەوەیدا کە نەخۆش بووم هەرچەند ئێستا ئازارم کەمە قەرارە بڕۆمەوە ڕۆژێکی هەفتەیەکی دییان مانگێکی دی بێمەوە عملی کە نەگەر ڕۆژان کەوتەوە بەڵام
چیرۆکی و کابرای زۆری ئومێددامی زۆری هاندام بۆی کە هەم ئەو دا لەگەڵ خەڵکی پەیوەندیم جوان زووتر سازکەم و دەردی خەڵکی بزانم هەر بە زاهیر و بەڕواڵەت و ڕووکەشەکان سیر نەکەم بڵام ئەوە خێن تاڵەیان مۆن و مرچەیان ئەوەی کە ناجسنە و قسەی لەگەڵ نایە و هەمی قەزاوت نەکەم لە بەبێجێ هەمیش ئەوەی کە هەوڵ بدەم کە پەیوەندیان لەگەڵ سازکەم و ئەو پەیوەندی بۆ میش باشە هەم تەجروبەی ژیانیوی دەزانم هەم زمانی لە فێر دەبم هەم وەختەکەم پێی دەگوزارێ هەمیش دەبێتە دۆستێک دڵنیامەوەی سبینە لە بازارێک ببینمەوە سڵاوی لێ دەکەم ئەو سڵاوم لێ دەکەم هەمووی ئەوانە خۆشن و بەرهەمی هەمووی ئەوانەیە کە ئەمە لە وڵاتانە دەتوانین ڕۆحیان خۆش بێ کەسەکە لە وڵاتان ڕەفیقی نەبێ دۆستی نەبێ لەگەڵ خەڵکی ئەسلی ئەو وڵاتی پەیوەندی نەبێ دۆستایەتی نەبێ کەسێکی زۆر ناسەرکەوت و کەسێکی خەمبار کەسێکی خەمۆک دەبێت لە ئەوروپای ئەگەر دۆستی ئەو وڵاتت نەبێ ئەوەی بزانە کەسێکی ناسەرکەوتو و خەمۆکی هەمیشە ئارەزوی وڵاتی خۆتەوە و ئەو ئارەزۆش بۆشی زۆری بێمەکە درەنگ پێی دەگەین یا ڕەنگار پێی نەگەین باعث دەبێ مە ژیانمان لێرە زۆر تاو بێ بە پێچەوانەی خەڵکی لای خۆمان کەوە دەسان ئەمە ژیانمان لێرە زۆر خۆشە ژیانیمە زۆر ناخۆشە بۆی دەبێمە هەوڵ بدەین دۆستی پەیداکەین لە قانون یاسای فەنلاندەدا دەڵێگە کەسێک دۆستی فەنلاندی نەبێ ناسەرکەوتوو بۆ لە جێکەوتن لە وڵاتیدا دەخۆ گونجاندندا لەبەرەوەی کە ئەو کەسە دەتوان لە ڕۆژی خۆیدا بە هاواری بگا بۆ وێنە ئەتو کارێک لە دایرەیەکی لە ئیدارێکی حکوومەتی ئەگە دۆستێکی فەنلاندیت هەبێ مشکلەکەت باشتر حەل دەبێت ڕێنوێنیت دەکا هەروەچی کە لە ئێران ئەگەر لە ئێرانی حەجەمێکت دەناسی لە ئیدارێکی دەوڵەتیدا بوو کارەکە زووتر حەل دەبوو هەر لێرە ژەر وایە تۆ کەسێک ناسی ڕێنوێنی دەکا ڕێگات پێشان دەدا جاری وا دۆستی هەیە ئەمە برادەرێکمان دیپۆرت دەکراوە لە ڕێگای دۆستێکەوە نامەم ناردا ئیدارەیەکی زۆر گرنگی وڵاتی تا هەڵێکدا وچی بۆ نەدەکرا بەڵام هەر بە ئینتررنێت بە میسنجر نامەکەم بۆ نرد کوتی ئەمن ڕئیسی ئەو ئیدارەی دۆستمە ئەوە فەوری نامەکەت بۆ دەنێرم زۆرم پێ خۆش بوو هەرچەند برادەرش بەخۆشیەوە دیپۆرت نەکرا و نەجاتیشی بوو بەڵام سەیرەوە بوو دۆستێک دەتوانێت کار بۆ بکە کەەوە بۆ مەدە پەیوەندی سازکەمەوەی کە دۆستمان نەبێت زۆرتر سەر و ناشێنم ببورن مەبەستم ئامۆژگارینە و پێم خۆش بۆ ڕە و تەجروبەی ژیانی خۆم باس بکەم دوعای بەخێر بۆ من بکەن هیوادارم هیچ کەسێک تووشی نەخۆشخانەی نەبێم بە داخەوە نزیک بە 16 جار عمل کرام 16 جار لە دەستشم دەرچووە نەخۆشخانە ناخۆشە لەشی ساغ و تەندروست ساغی و سڵامەتی گەورەترین نیعمەتە بەڕاستی ئەم بخۆم لەبیرم نەکرد و نەکەرەوەی کە بڵام ئێستا لە نەخۆشخانم بۆم دەرکەوتووە و ئێستا دەزانم ئەگەر بە ساغی بچێەوە چەند خۆشە ساغ بن لە هەموو شتێکی خۆشترە پارە و ئیمکاناتی ژیان ئەوانە هەمووی کاتێک خۆشن کە لەشت ساغ بێ بۆ هیوادارم خوددا لەشێکی ساغ بدا بە من و بە هەمووی ئێوە و کاتێکی خۆشتانە بێت